بەهۆی گیان لە دەستدانی دوو هاوڵاتی بە نەخۆشی تای خوێنبەربوون لە ئیدارەی سۆران، تەندروستی سۆران هەڵمەتێکی وشیارکردنەوەی بۆ خۆپارێزی لەو ڤایرۆسە دەست پێ کردووە و ڕێنمایی تایبەت بە کوشتارگە و گۆشتفرۆشەکان دەدات. بڵێ بەداخەوە دوو حاڵەتی تای خوێنبەربوون تا ئێستا تۆمار کراوە کە ئەوەی داخە هەردووشیان گیانیان لەدەستدا. ئێمە وەکو بەڕێبەرای تەندروستی سۆران توان بڵێم هەر لە بڵێن پێش دەرکەوتنی حاڵەتەکانش ئێمە ڕێنماییەکان بڵاو کرابوونەوە بەسەر قەسابەکان، بەڵام بەداخەوە لە کاتی ڕوودانی حاڵەتەکانش ئێمە هەڵەمەتەکانن سەرترکردنەوە لەوەی کە لە بڕاوکردنەوەی ڕێنمایی تایبەت بە نیشانەکانی یاخود خۆپارێزی لە تای خوێنبەربوون. بەمەبەستی ڕێگری لە حاڵەتی گیان لە دەستدانی دیکە، تەندروستی سۆران لە نەخۆشخانەی نەخۆشیە گواستراوەکان ئامادەکاری کردووە تا لە ئەگەری تۆمارکردنی حاڵەتی نوێی تای خوێنبەربوون کەسی توش بوو بخرێتە ژێر چاودێریەوە و چارەسەر وەربگرێت. پزیشکانیش ڕێنمایی بە هاوڵاتیان و گۆشتفرۆشەکان دەدەن ڕێگاکانی خۆپارێزی بەکاربێنن بۆ ئەوەی لەو نەخۆشیە کە تا ڕادەیە کوشندەیە دوور بن. لە بەرامبەریشدا گۆشتفرۆشەکان لە کاروبارەکانی کوشتارگەی سۆران ناڕازین و دەڵێن ڕێنماییە تەندروستیەکان وەک خۆیان جێبەجێ ناکرێن. وەکاری بلاوبوونەوەی نەخۆشیەکە دەگەڕێتەوە بۆ ئاژەلەکان، ئەو ئاژەلانەی کە تووشی نەخۆشیەکە بوون، ئەوزە لە ڕێگای قڕن بیان لە ڕێگای هەر مێروێکی تربی تووشی نەخۆشیەکە بوون، دواترش کە ئینسانەکان دەستی لێ دەدەن دەگوازرێتەوە بۆ ئینسانێکی ساغ، دواتر ئەو ئینسانەکە توش دەبێت لەمان لۆمانیش دەگوازرێتەوە لە پێرسنی لە کەسە توش بووەکە لە کەسێکی ساخیش دەگوازرێتەوە. لەبەرەوەی ئێستامە زۆر جاچین مەسەم سەعات 12 شەوێسمە قەسابخانەیە من وەرا خۆکوژمە گۆشتی بە هەواوەکەم کابراایەک سەعات 6 سبەینێ دێت سەیرەکی دینتە ناو کوشتارگەی ئەو سێرە بە زەندی دێتە ناو ئەو گۆشتەی ئەوە ناکرێتن، یعنی دەبێت جێەکە جودا بیتن بەنسبەت وەرگرتنی ئاژەڵ لەبی ئاژەڵ بەر لە کوشتنەوە فەحسی سەرەتایی لۆ بکرێتن، ئەو جا داخلی قەسابخانەیە بکرێتن، نەک وەچی بۆ گۆشت ئەنجینەکە فەحسی لۆ بکرێتن. تای خوێنبەربوون نەخۆشیەکی ڤایرۆسیە و لە ڕێگای ئاژەڵەوە بەهۆی بەرکەوتنەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، دواتر لە ڕێگەی شلە و خوێنەوە لە نێوان مرۆڤەکاندا بڵاو دەبێتەوە. لە کۆی 4 حاڵەتی گیان لە دەستدان بەو نەخۆشیە لە هەرێمی کوردستان دووانیان لە ئیدارەی سۆران بووە کە ژنێک و پیاوێکن. تەندروستی سۆرانیش دەڵێ ئەم دوو کەسە هیچ بەرکەوتەیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئاژەڵ نەبووە و گومان دەکرێت بەهۆی بەکارهێنانی گۆشتەوە توش بوو بن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.